ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە براتێن سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی ڕاو سەرنجەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان ئەمڕۆ تەوەرەکە تایبەتە بە ئەو شەڕە یاخود ئەو لێدوانە توندانەی کە لە ئێستادا لە نێوان سیاسەکانی هەرێمی کوردستاندا هەن کە ناوبەناو ڕۆژانە لە ڕاگەندەکانەوە دەبینین جۆرێک لە لێدوانی تون دەدرێن لەلایەن سیاسەکانەوە بەرامبەر بە یەکتر بە شێوەیەک کە لێدوانەکان واگەرم بوونەتەوە لە ئێستادا چەندین تەوەری جیاوازی لەخۆ گرتووە لەوانە تەوەری پرۆژە دەستوری هەرێمی کوردستان هەروەها هەڵبژارنەکان دەنگدەران زیادەی دەنگدەران یاخود زیادەی ئەو هاوڵاتیانی هەردوو پارێزگای هەولێر دوهۆک بە جۆرێک کە لە ئێستادا ئەم لێدوانانە واسێ دەکرێن بەڕێزان کە هەندێک دەڵێن ئەمە بانگەشەی هەڵبژاردنە لەگەڵ ئەوەی کە وادەی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستاندا نزیک بۆتەوە هەندێک تر ئەمە وەکو شەڕێکی دەرونی سەیری دەکەن لە نێوان لایەنە سیاسەکان بەرامبەر بە یەکتر هەندێک تر باس لەوە دەکەن کە ئەم لێدوانانە دوورن لە ئیتیکی سیاسیەوە و بە جۆرێکن کە بەرامبەر بە یەکتر تۆمەت دەبەخشنەوە واتە سیاسەکان بەرامبەر بە یەکتر ئەم تۆمەتانە دەبەخشنەوە بە جۆرێک کە تا ئێستا ڕەنگە هەندێک لە ئالۆزیەکانی یاخود ئەو گرجی ئالۆزیە سیاسیە کە لە ئێستادا هەرێمی کوردستان هەیە پەیوەندی بە لێدوانەکانەوە هەبێ بە جۆرێکە هەندێک هاوڵاتی وەک دەبینین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە شێوەیەک باسی دەکەن کە لایەنگرانی حزبێک کە کەسێک بەرامبەریان قسەیە بکات بەرامبەر بە حزبەکەیان جۆرێک لە لێدوانی تون دەدەن یاخود قسەی نەشیاو دەکەن بەرامبەر بە کەسەکان ئەمە وای کردووە کە لە نێو لایەنە سیاسەکانیشدا و بەرپرسان و سیاسەکانی لایەنەکان لێدوانی تون بدەن بەرامبەر بە یەکتر کەواتە بەڕێزان ئەم لێدوانانە پێمان دەڵێن کە لە ئێستاوە بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیە گەرمە لە هەرێمی کوردستان یاخود ئەمە ئەومان پێدەڵە کە لە ئێستادا هەرێمی کوردستان لە قەیرانێکدا و ئەم قەیرانەش قەیرانێکی سیاسی توندە و لە داهاتوودا ڕەنگە ئەنجامەکەی لەگەڵ ئەنجامی هەڵبژاردنەکان بێت. بەڕێزان لەلایەکی ترەوە هەندێکی تر هەرچەند لە ئێستادا تۆزە کەس بۆتەوە ئەو لێدوانانە بەڵام ماوەیەک بەر لە ئێستا باس لە ڕێژەی کورسیەکانی لایەنە سیاسەکان دەکرا بە شێوەیە کە پێشبینی سیاسەکان بۆ ڕێژەی کورسیەکان لە پەرلەمانی کوردستاندا بۆچوونێک بوو دەخرای ڕوو و هەوڵاتیانی قسەیان لەسەر دەکرد تا ئێستا چەندین ڕاپرسی هەیە کە زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەو ڕاپرسیە ئەنجام دەدەن بۆ ئەوەی کە بزان کە کێ زۆرترین دەنگ بەدەستێنێ کەواتە بەڕێزان ئەم لێدوانانە زیانەکانیان چییە بۆ ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان بەتایبەتی زیانەکانیان چین بۆ نزیکبوونەوەی ئێمە لە هەڵبژاردنەکان واتە زیانەکانی ئەم لێدوانانە لە ئەنجامی هەڵبژاردنەکان و ئایا ئەمە ئەومان پێ دەڵێ کە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان ئێمە ترسێکمان هەبێ لەوەی کە سیاسەکان لێدوانی لەم شێوێ بدەن بەرامبەر بە یەکتر بە جۆرێک کە ماوەیەک بەر لە ئێستا گەشتە ئەوەی کە لێدوانەکان بوون بە تۆمەت بەخشینەوە بەرامبەر بە یەکتر و کەسانێک بەرامبەر بە یەکتر لە نێو لایەن سیاسەکاندا تۆمەتیان دەبەخشیەوە بە یەکتر بەڕێزان لێدوانەتوندەکانی بەرپرسان تا ئێستا بەردەوامە ڕۆژانە کەسێک لێدوان دەدات لەلایەن کەسێکی ترەوە وەڵام دەدێتەوە و هەندێک جار خودی لایەنە سیاسەکان خۆیان باسییان لەوە کردووە کە هەندێک لە لێدوانی بەرپرسەکانیان گزارش لە ڕای حزبەکە ناکە بەڵام دەبینین ماوەیەکە وتەبێژی پارتە سیاسەکان قسە لەسەر کێشەکان دەکەن و بە فەرمی بۆچوونی حزبەکانیان دەخەنە ڕوو لەمەڕ هەر کێشەیەکی سیاسی لە هەرێمی کوردستاندا کەواتە بەڕێزان لێدوانە توندەکانی بەرپرسان و سیاسەکان لە ئێستای هەرێمی کوردستاندا و کاریگەری و زیانەکانی ئەم لێدوانانە لەسەر ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان کە ماوەیەک بەر لە ئێستا باس لە لێدوانە توندەکانی هەرێمی کوردستان دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی بەڵام ڕەنگە سەردانی نوری مالیکی بۆ هەولێر کە دوێنێ بوو جۆرێک لە ئارامی بەخشێت بە و لێدوانانە بەڵام لە ئێستادا ئەوەی کە گەرمە و ئەوەی کە باز دەکرێت و ئەوەی کە دەبێت لێدوانە توندەکانی سیاسەکانی هەرێمی کوردستانە لە نێو خودی حەزبە کوردیەکاندا. بەڵام بەڕێزان دەتوانن لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv ڕاوتێ بین و سەرنجەکانی خۆتان بنێرن هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. یەکەم پەیوەندیمان مستەفا لە دوهۆکەوە لەگەڵماندایە. سڵاو لەبێ کاک مستەفا فەرموو. سڵاو
بتاك شوان باش برا زۆر سپاس دەکەین کاک مستەفا. باشا بس كاك شوان بس بتاك بني دريش كي براني فەرموو کاک مستەفا. برا نسبة أفغانقو هاي زيادة هي خلقية أربيلة دوتي زيادة بهيك شوالكي ونين سروكي كومسيون سربس مصطفى جابا واندا قلت أفتشتا زيادة نبو يابا فوزا انتخابا يابا أبا أبوسونا وتكتا بس برا بس برا وقت انتخابا أو حجمي بارتيزان ورينايا أو كيميانا ولا فوزي لكن بس هيك تيجي أخذ الجرسونا عندنا برلمان أو بس بفوزات أو حجم خوزان چندن بەڵێ. بس بارتي شندي مصر تزويري عن بيدا كتاوي اكشوان ونسبة نورماني كهاتي هرمي عمر هاتي هرمي نسروك عربية نسوا بعض سروك عمر هاتي عربية احتزار سروك خاصي هاتي در سروك على تشتاكي باشا بو ملدي بەڵێ سپاس بۆ کاک مستەفا هەر لە دوهۆکەوە کاک خەلیل لەگەڵماندایە فەرموو کاک خەلیل. ئێوارە باش ئێوارەت باش کاک خەلیل فەرموو بەڵێ. شەوانی باشی سپاس دەکەم کاک خەلیل. هەر ئەمنیش قسەکەم لەسەر ئەو دیعایەتەیە کە ئێستا دەکرێت بەرامبەر پارتی بەڵێ. بەرامبەر سەرۆک یعنی ئەف قەناتی هەواژی گەلێک مشارەکێت کەتە دەگەل KNN بۆ قەوزایە ڕاستی گەلێک دیف درەوە چن گەلێک دیف کاک خەلیل کاتی زیاتر دەدەنێ بۆ وەڵامدانەوە پێت وایە گواستنەوەی هەواڵێک کە لێدوانی کەسێک بێ کە ئەگەر لێدوانەکە تون بێ ئەمە بەشداریکردنی ئەو دەستگایە ئەو کەناڵەیە لە فەوزاکەوە کۆتەڵی بەداخەوە پەیوەندەکەی کاک خەلیل پشرا بەڕێزان هیوادارین قسەکانمان زیاتر لە تەوەری پرۆگرامەکە بێ و بە شێوەیەک نەبێ کە ئەگەر لێدوانێک درابێ بەرامبەر بەلایەنێکی سیاسی لایەنگرانی ئەو لایەنە سیاسیە وەڵامێک بدەنەوە بۆ لێدوانەکە بەڵکو ئێمە هیوادارین بتوانین بە قسەکانی ئێوە خزمەتێک بگەێنین بەوەی کە ئەم لێدوانە توندانە تا چەند زیانیان هەیە بۆ پرۆسی سیاسی لە ئێستادا و هەندێکی تر بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاک لوقمان گۆران نووسیوێتی تەنها بۆ خۆ دەرخستن ئاوا دەکەن ئەروەها ڕەوا مالیک نووسیوێتی لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی یەکێتی و پارتی کەوتونەتە شەڕێکی هەڵخەڵەتێنەر دش بە یەکتر کە ناوەڕۆکەکەی وشێکی نەشیایی نووسیەوە دەڵێت مەبەست لەم شەڕی ڕاگەیاندنە مەشغوڵکردنی خەڵکی کوردستانە و بە خۆیانەوە و ڕاکێشانی هەستی خەڵکیە بەلای خۆیانەوە کە ئەوانەی دژی لایەنێکن دەنگدەن بە لایەنەکەی تر نارنج لەگەڵماندایە لە قەڵاتزیەوە سڵاو لێبێ نارنج خان فەرموو. ئێوارەت باش کاکشوان زۆر سپاس دەکەی نارنج خان. بەڵێ لەسەر تاڕەکەی بەرنامەکەتان بەڵێ فەرموو. یارە شەڕی ڕاگەیاندن خزمەت بە هیچ هاوڵاتیەک و بە هیچ نیشتیمانێک ناگەێنێت ئەوانە دەیانەوێت لە ڕێگای ڕاگەیاندنەوە شەڕەکان داڵتە بە خەڵ بکەن بەڕاستی لە باتی ئەوەی بێن شەڕ ڕاگەیاندن بکەن با خزمەتی خەڵ بکەن دڵنیا بە ئەوەی کە سەرکەوتنیش بەدەستێنجا هەر حیزبێک بێ لە ئەوانی تر باشتر نابێ لە ئەوانی تر چاکتر نابێ وڵاتەکە هەر بەر و قەیرانێکی ناخۆشەڕوە من هیوادارم ئەم سەرکردانەی ئێمە بەخواانە بچنەوە چونکە وڵاتی ئێمە بەڕاستی هەموو مەسولەکان قوتیان کردووە بە چیتر ئەم شەڕی ڕاگەیان نە خزمەت بە ئەوان ناکە نە خزمەت بە کوردیشەکە هیوادارم بەخوا. سپاس بۆ نارنجخان بەهزات لە دهۆکەوە سڵاو لێ بێ کاک بەهزات فەرموو. زۆر سپاس دەکەم کاکە بەهزات. ئێوارەت باش فەرموو. جديشون بالذات تبري هواء قواف حزب الإسلام السياسي. قلتوا مدبور كان بيجي ما زي چندنا قال يعني حتى بستيتنا دنگ ما نكرن فوزق ده ودي دي راز جو خالد بونمونا بري چند که پارلمانتاره که کمال اسلامیه کردستانی يعني قلت اگر سر خوبان بيجي بوجرسه قلت شارك نوفوري ذات يعني ايش تزرو بيدت وفاك سر شارك نوفو
يعني بروفيسيونال سبوي ببدا فاروق يجبو من ببدا اجا دي شخص ما جاي انترفيو ولاتيكو زغوا بيجرو دريتو يستات شارت مخونه ثلاث عريضه خدستاني ذا وهذا كان ده هذا كان ده امتينيك وفان تشتو في فازين اين الداس الزياري ميدا وكيف مالا كل ديريك دخين ودو سباس بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت جەمال لە هەولێرەوە فەرموو کاک جەمال كاكشون هێوارەت باش ێوارەت باش کاک جەمال فەرموو سواد بۆ دەنابێت وڵی کاکشان تەوەرەکەی دەنابێت بە هەر حاڵ تەوەرەی خراپ نییە دەستخۆش لێ دەکەم بەڵام لێدوارەکانی تونند و تیتی سەرکردەکانیان دەرپرسانی ناو هەموو عەزەبەکانی کوردستان زەرر بە کورد دەگەێنێ قەدەڵ بە کورد ناگەێنێ و زۆربەی زۆریشی بۆ کاتی حملەی انتخابە بەڵام لەوەش انتخابات لەو شتا لەو تووسیە زیاد ناکە ئەوەی باش بزانین باشترین حل ئەوەیە ئینسان کە انتخابك بکرێ هەڵبژارنەک بکرێ بەڕێک و پێچی بێ و بەهێمنانەبێت چونکە هیچ کارێکی تونند و تووتی سەر ناگرێ بەس کاکشان یەک پرسیارم لە دەنابێتەوە وەکو برایەکی بەڕێز نازانم کەناڵی NRT ئێوە باشتر ئەوەیە خۆتان ئاشکرا بکەن بۆ خەڵک بزان ئێوە کاڵەخۆرن یان دێستاڕنن چونکە ئەگەر لایەنێکی ئۆپۆزیسیۆن بگرن هێشتا بە هەر حاڵ خۆشتر لەوەی کە برد لەولا بەهاون پێم باشە ئەو وڵامەشم بدەوێت لەگەڵ ڕێز حرمەتم بۆ دەنابێت کاکشان جان سپاس بۆ کاک جەمال لە هەولێرەوە سپاس بۆ ڕخنەکانیشت کاک جەمال ئێمە وەک هەمیشە کارکردنمان و وەک ئەوەی کە لەمەوە دوا کار دەکەین ئێمە لە ئەنگلی هیچ حزبێکمان نەکردووە و NRT سەر بە هیچ لایەنێک نییە بۆیە هەواڵ و بەدواداچوونەکانیشی لە قازانجی یاخود لە سوودی هیچ لایەنێکی سیاسی نییە و ئەگەر هەر کەسێکیش پێی باشە کە ئێمە لەگەڵ لایەنێک بینیارەوە ڕای خۆیتی و ڕەنگە بۆچوونی خۆی بە لەسەر ئەوەی کە حەزکات ئەم کەناڵە چڕ و داوێ زیاتر بگوازێتەوە بەڵام کارکردنی NRT دەبێت پیشەیی بێ دەبێت بە شێوەیەک بێ کە هەواڵ وەکو خۆی بگوازێتەوە نەک لەوەی کە وا سێری هەواڵکە کە ئەم هەواڵە مەبەستێکی هەبێت لە پەخشکردنی یان بڵاوکردنەوەی بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نازکجان لە دووهۆکەوە تێبینەکەی نووسیوەتی لێدوانی توندەکانی بەرپرسەکانی کوردستان بە شتێکی سلبی دەزانم بەرەو شەڕی ناوخۆ دەچن لە دهۆ کوردانی ڕۆژئاوا کوردانی باکوور وەک خۆی نووسیوێتی جنسی عراقی پێیان دەدەن لەبەر انتخابات ئەمە تێبینی نازکجان بۆکو خۆی خوێنمانەوە بەڵە پێندێکتر لەگەڵماندایە مەسعود لە قەزای خەباتەوە فەرموو کاک مەسعود ناو کاک شوان زۆر سپاس دەکەین کاک مەسعود فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەن زۆر سپاس دەکەین ئەگەر سەبارەت بە ئەو کەناڵانە کە کەناڵی تەواشەکاری تەنها کەناڵێکیان هێنا کاک مەسعود با ناوی هیچ کەناڵێک نەهێنین و باس لە چاواشەکاری نەکەین و ئێمە زیاتر لەسەر شەڕی ڕاگەاندن نییە بەڵکو لەسەر لێدوانی توندی سیاسەکانە بەرامبەر بە یەکتر کاتی زیاتر دەدەینە بۆ وەڵامدانەوە فەرموو خۆی ناگواستەوە ئەو شتە دیارە بەڕاستی یعنی شتە لە سوورتیان یعنی درێ و شوێنە هیچی لۆ نەکرایە هیچی بیزەوەشی نییە خزمەتگوزارێک ئەو شتانە زۆر ڕاز نییە ئەو ئەلۆ بەڵێ کاک مەسعود گوێمان لێتە کاک شوان بەڵێ ئەو شتە دیارە دیاری عنی هاوار دەکات زۆربەی زۆری لە ئەم شوێنەکان ئەو شتە بەدیار کردووە کە کەناڵی کەناڵێکی چاوەشاکاریە ڕاستیەکانوە خۆ ناگواتە خۆشی بەرنامە زۆر باشە کاک مەسعود کاتی زیاتر دەدەینە بۆ وەڵامدانەوە پێت وایە واز لە کەناڵەکان بینین وە چۆنێتی ڕووماڵکردنیان بۆ لێدوان و هەواڵەکان ئەو لێدوانانەی کە لە ئێستادا لەیان بەرپرسەکانەوە دەدرێن لەلایەن سیاسەکان و بەرامبەر بە یەکتر پێت وایە ئەم لێدوانانە پێویستن بۆ ئێستا یان ئەمە شەڕێکە وەک هەندێک دەڵێن شەڕێکی دەرونیە بەرامبەر بە یەکتر لەگەڵ نزیک بوونەوە لە هەڵبژاردنەکاندا بەداخەوە پەیوەندەکەی داخرایەوە عارف لەگەڵماندایە سڵاو لەبێ کاک عارف فەرموو باشی بەڕێز زۆر سپاس دەکەم کاک عارف سپاس زۆرمەمنون سەبارەت بە پرسیارەکەت بەڵێ فەرموو سەبارەت بەوەی کە قەناتە ئەعلامیەکان دژە قسە دەکەن ئەمن پێم وایە ئەو شتانە هیچی بۆ نییە مەسەلەکەی هەڵبژاردنە لەبەر هەڵبژاردن ئەگینا هەموو سەرکردەکانی لە هەموو حزبەکان برادری یەکترن و دۆستی یەکترن و مەسەلەکەش دیموکراتیەتە هیچی تیدرنیت نییە بەڵام کاک عارف پێت وانییە لە ئێستادا سەرکردەکان خۆیان لێدوانی تون دەدەن سەرکردەی حزبەکان
تونج مسألة كانت بشرطنا مسألة كانت بشرطنا هذه هيك مسألة كنيا فاش بشرطنا بصنا مو كنت عيدتو لما يدير توضع كاوتش شيت دنجي فتر بدل سنة كنت فتر بدل بين على جناية شديد البنية. بەڵێ کاک عارف دیارە ئەو دەستەواژی من مەبەستم لە سیاسیەکانی حەزبەکان بوو نەک سکرتێر و سەرۆکی حەزبەکان ئەگە قسەیەکت ما بێ کاک عارف زۆر سپاسەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بەختیار لە سلێمانیەوە فەرموو کاک بەختیار کاکشوان جانم کاتە باش هەموو کاتێکت باش کاک بەختیار سپاس دەکەم کاکشوان جان سەبارەت بە تەوەرەکەت من ئەیگەڕێنمەوە بۆ چەند فاکتەرێک یەکێک بەڵێ ئەیگەڕێنمەوە بۆ چەند فاکتەرێک و هێرشە توندوتێرانی کاکرێت یەکێک لەوانە دابەزینی لایەنە سیاسیەکان هەر یەکە بە لیستێکی جیاواز کە ئەمە بانگەشەیەکە بۆ هەڵبژاردن هەر کەسەوە بەلای خۆیدا ڕاکێشێ فاکتەری دووهەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە دوای باڵندەیەکی حوزەیرانەوە هەڵمەتی لایەتکردنەوەی یەکێتی نیشتمانی کوردستانە هەر بەرپرسێک و بە ئاستێک لێدوانەکانی خۆیدا وەک لە دووهۆک و هەولێر و سلێمانی بینیمان ئەویش ئامانج لەو لێدوانانە گەڕانەوەی ئەو دەنگانە بوو کە زووتر زەوت کرابوو لایەنەوە و چوو بۆ لای گۆڕان فاکتەری سێهەمیشیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بانگێشەیەکی هەڵبژاردنەوە ئەبێ بکرێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی هۆگر لە سلێمانیەوە سڵاو لێ بێ باوکی هۆگر فەرموو سڵاو لە تۆ ئەم کاتەوە باش و دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش باوکی هۆگر بەڕێز کاکە سەبارەت بە تەوەرەکە ئەم لێدوانە ئینانە ئەمە هەموو کاتێکە خۆی پارتی عادەتی وایە هەرچی کاتێ مەسلحەتی بکرێتە خەتەرەوە هەرچی کاتێ بزانێ بەرەو شکست ئەڕوات هەرچی کاتێ بزانێ کە بەرەو نوشستی ئەڕوات دیتر دەکەکا بە شت دروستکردن و دەکەکا بە پروپاگەندە باوکی هۆگر باسی لایەنەکان نەکەین بە تایبەتی بەگشتی قسە بکەین لە ئێستادا لایەنەکانی دەسەڵات و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی جۆرێک لە لێدوانی تون هەیە بەرامبەر بە یەکتر بەگشتی قسە بکەین پێت وایە زیانەکانی ئەم لێدوانانە چی دەبن لەگەڵ نزیکبوونەوەی ئێمە زیانەکانی چییە بن سەبارەت بە ئەو لێدوانانە من پێم وایە لێدوانی توندوتیش بەرامبەر یەکتری شتێکی باش نییە لە هەر لایەنێکەوە بێت بەڵام ئیترەوە نەتیجەی هەڵبژاردن و ئەو شتانەش مەسەلەیەکی کوردیەڵێ هەموو شتێ لە بوارە دیاری هەیە سپاس بۆ پەیوەندەکەت عارف لە زاخۆ سڵاو لێ بێ کاک عارف فەرموو مرحبا چاوانێ بۆشێ مەرحەبا کاک عارف زۆر سپاس دەکەین چۆکە بەڵێ موضوع گفتی شرعی دیانی کرد بجد دستوری فلانی دیوانی از او پشینها بلا خوش بی ملت کرد لا تحضاب تانه ام خدا شهیدین ام خدا خباتی یعنی بلا خوش لوکن ابو شهدام پارلمانی بحث راتب خانه کنو مونیکایت خواه قطعیت خواهی حربی از او چی بحث میگفت مشکل با هره میشه کن بله کانچه مدعوت شنابت ولی بچن اندام پارلمانی اگر دستوری طلب کن ولی بچن اول بحث راتبت خواب کنه و اندام پارلمانی ایت آخرن ولی دفاع حقی بی ملتی بکن از ملت خود آبش دستور ولی زبر بو پارلمانی آبلو زرطاوه ولی روشن سلمانیش انتو کت آخر گو مسعود دکتاتوره او چی دکتاتوره جوابان بده او جنیک نظام او خانم نظامت باخر حالا دکتاتوری چیه دکتاتور نظام حسین دی دکتاتور نکردن کاکێمە بەڵێ سپاس بۆ کاک عارف لە زاخۆوە لە هەولێرەوە کاک دەشتی لەگەڵماندایە فەرموو کاک دەشتی ئەو کاتێک باش کاکە هەموو کاتێکت باش کاک دەشتی زۆر سپاس دەکەم کاکسوان کاکسوان گیان دیارە دیارە دانی ئەو لێدوانەتمدانە هەندێک جار بۆ ڕەوانەوەی هەندێک قەیرانی ناوخۆیە لایەن حزبەکان و یاخود لایەنەکانەوە هیچ هەستی ناوی لێ بنین هەندێک قەیرانیان بۆ دووسەدە قەیرانی ناوخۆیە تا قەیرانی دەرەوەی درێژێکە قەیرانەکان بۆ ئەیانەیە بیبن بۆ دەرەوەی ئەو لایەنێک کەسیا هەر وەکو کە بینیمان ساڵی 2012 هەندێک قەیرانی و ستوار ناو کوردستانە دروست بوو بردمان بەرەو بەغدا و ستوار هێنامانەوە ئۆزارە و درێنە قەیرانەکە
بەداخەوە پەیوەندەکەی کاک دەشتی بچرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بە تەوەرەکە ئومێد محەممەد نووسیوێتی بەڕای من بۆ خۆ دەرباسکردن لە قەیرانەکان و خەڵک مەشغوڵکردنە و هیچی تر وەک بینیمان چی ڕوویدا مالکی دیکتاتۆر بوو فەرشی سووری بۆ ڕاخرا دۆست و دژمن لە یەک جیان نابێتەوە. نووسیوێتی بەڕای من ماوەیەکی تر وەزعەکە زۆر لەوەی ئێستا خراپتر دەبێت. ئەمە تێبینی ئومێد محەممەد بوو لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. جەمال لە هەولێرەوە لەگەڵماندایە. فەرموو کاک جەمال. سڵاو لێبێ کاک جەمال، فەرموو. کاک شواسۆنی زۆر سپاس دەکەین کاک جەمال. بەنسبەت تەوەرەکەتان بەڵێ کاکە جەمال. بەنسبەت تەوەرەکەتان بەڵێ تەوەرەکەتان لەسەر بیر بۆ چی قسەکردنی سیاسیەکانەوە نیە؟ لێدوانە توندەکانی ئێستای سیاسیەکان. بەڵێ بەنسبەت ئەو دەنگانەی کە دەڵێن نەچێت بۆ گۆڕان. بەڵێ کاک جەمال. یەکێتی بەیەری زابەزیوە ئەو دەنگانەکە نەچێت بۆ گۆڕان. ئەلو گوێمالێتە کاک جەمال. ئەگەر هیچ دەنگێکی یەکێتی نەچێت بۆ گۆڕان دەنگی خۆی هەردێنێت. بەڵێ سپاس بۆ کاک جەمال لە هەولێرەوە. هەر لە هەولێرەوە سۆزان لەگەڵماندایە. سڵاو لێبێ سۆزان خان، فەرموو. مرحبا کاکشان. مرحبا سۆزان خان. کاکشان لەخۆشی بەرنامەکەم لێکەم بەڕاستی لە جێی خۆیەتیان بەرنامەیە. زۆر سپاس دەکەین. بەڵام بەداوای لێبوردنەوە بۆ هەموو میلەتی کورد لەبەرێ میلەتی کوردی ئێمە هەتا ئێستا نازانم بە مانای قسە بکەن کە بە مانای زمان تێگەیشتن بێت. کاتێ لە هەمان کاتا کە پەنجەی ئاراستەی تۆمەت درێژەکەم بۆ سەرۆکێ وەکو کورد سەرۆکێنە نابێت پێی بوترێت دیکتاتۆر. دیکتاتۆر خۆی کەلیمێکی زۆر زۆر ناڕەوایە. ئەبێ لە مانای کەلیمەی دیکتاتۆر تێبگا. لە دوای ئەوە شەڕی سیاسی بەرامبەر بە یەکە ئەیکەن ئەمە هیچ لێدوانێکە تەنانەت بۆ هەڵبژاردن و بۆ ئەوەیە کە کەسانی کە بەرامبەر خۆیان ڕاکێشن. لە دوای ئەوەش ئەم ملەتەی ئێمە لەمە تێگەیشتووە کە هەر کردەیەکی سیاسی بێتە سەرحکم هەتا گیرفانی پڕ ئەبێ میلەت دەناوەچێت. پێویستی ناکە ئێمە وەکو میلەت هیچی کە بەمانە هەڵخەڵەتین بۆ مانایەش ناڵێن، بەڵام سوکایەتیکردن بەرامبەر بە یەک وەک حیزب ئەمە شتێکی زۆر زۆر ناڕەوا و ناشرینە. حەیف بۆ کورد کە ناتوانێت وەکو کەسێک وەک میلەتانی تر وەکو دەوڵەتان دەست بەناو دەستی. سپاس بۆ پەیوەندەکەت دایکی شاڵاو لە سلێمانیەوە. سڵاو لێبێ دایکی شاڵاو، فەرموو. ئێوارە باش کاکشان. ئێوارەت باش دایکی شاڵاو. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم خۆشی بەرنامەکە لێ یەکەم. کاکشان یاوەڵا بەنسبەتەوەی بەرنامەکەتەوە ئێمە ئەم لێدوانانە کە حیزبانە یڵێن زۆر زۆر بەداخەوە حیزبێت چەند ساڵە خەباتی کردووە هەموو خەڵک ئەزانێت چۆن خەباتێکی کردو چ شەهیدێکی یاوە لە پێنا ئەم کوردستانە. ئێستا حیزبێت دوێنێت پێگەیشتۆیەتە سەر شارەکەمان و یێتە سەر زاعەکان ساڵن زۆر زۆر بەداخەوە. ئەم میلەتەی ئێمە قەت پێ ناگا ئاخۆ ئەم شۆڕشە چۆن کراوە، ئەم کوردستانە چۆن ڕزگار کراوە، چێ هەوڵی بۆیاوە، چێ خوێنی تیا ڕژاوە، چێ ئەم هەموو ئەنفال و ئەم هەموو چینیابارانەی لە پێ ناوەیەوە. بەڵام زۆر زۆر بەداخۆم بۆم کوردستانە بۆم میلەتەی خۆمان کە دوێنێ حیزبێک هاتووە سەر ناو شارەکە و سەر تەخت و ێساڵێ من ئەوم زۆر زۆر بەداخەوم وایە قەت پێ ناگەن میلەتی ئێمە بۆیە دایمە هەر خەریکی شەڕقسەن و لە زاکان و خەریکی شەڕەجنێون. زۆر سپاسدانەکەم یاسەکەتنا بەوە خواست. سپاس بۆ دایکی شاڵاو. کاک سەروەر لەگەڵماندا لە سویدەوە، فەرموو کاک سەروەر. ئەو کاتە باش هەموو کاتێکت باش کاک سەروەر، فەرموو. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم تەوەرەکە تەوەرەشی جوانە. زۆر سپاس دەکەین کاک سەروەر، فەرموو. بەڵێ وەڵا هیوادارم ینی ئەو عیزبانە ینی ئەو قسانە زۆر بەیەک نەڵێن ینی ئەو مشکلانە دروستکەن با چاوەڕێ ئەویان لێ ئەوە نەکەین کە شەڕی 96 و سیەشی ئابدیسان دروست بدۆ بەرپا بتۆ لە کوردستانەکی و ئێستاوە ئازاد و ینی پێویست بەوەی ناکە ینی ئەو کێشانە دروستکەن با لێدوان ڕوبەروویەک بدەن بەس نەک ئەو لێدوانە توندانەیانی کە هەست و ئەوەی خەڵکی بورژێن کە ینی کێشە دروست بێ لە بینی خەڵک لە ناوەخۆ. بۆ نمونە بینی پارتی و گۆڕان ینی بە تونترین شێوە ینی بینی ئەمن کە ئەوە هەست دەکەم ینی بە شخصی خۆم ینی بینی گۆڕان و پارتی زیاتر. هیوادارم ئەوە نەمینە با ئەمە لە خۆمان تێ بگەین دوژنمان چیە و دۆستمان چییە. چەند ڕۆژ پێش ئێستا ساڵێک پێش ئێستا مالیکی
یەکەم دوژمنی کورد بوو دیکتاتۆر بوو یعنی بەرامبەر بە کورد و بەرامبەر بە سەرکردەکان و کە هیچ شتێکی جێبەجێ ناکە ئەمڕۆ دوێنێ فەرشی سووریان بۆ ڕاخزی هیوادارم. سپاس بۆ کاک سەروەر لە سویدەوە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوە محەممەد نووسویەتی یەکێتی و سەرکردایەتی یەکێتی بڕیاری یەکلاکەرەوەی داوە بەوەی کە لە سەنگەری گەلبێت لە وڵاتداوە داخوازی خەڵکی کوردستان بووە ئەم قۆناغی دیموکراسی نوێیە لە کوردستاندا. محەممەد لە سلێمانیەوە لەگەڵماندای سڵاو لێ بێ کاگە محەممەد فەرموو. سڵاو کاکە شۆنجان. زۆر سپاس کاک محەممەد. خۆشی لە یەکەم وەڵام قەدەکەم بە کورتی باسی ئەم مۆزوعە نەکەم. فەرموو کاک محەممەد. کاک شۆنجان ئەوە مەڕۆیم چەند مانگێکە یەکێتی و پارتی بۆ ڕان ئێمە بۆ دەبەستی هەڵایەکی سیاسی لە چ ڕۆک و ڕۆژ چۆک و سایتەکان چۆک و فەیسبوک بەڕاستی ئەمە تەنها کاک محەممەد بەباشی گومان لە دەنگت نییە ئەگە پەیوەندی بە شوێنەوە هەیە شوێنەکەت بگۆڕی. جان بەڵێ کاک محەممەد. ئەمە تەنها پڕۆپاگەر شژات. بەڵێ تاکیدی شەمە ئەم دوای ئەوە چۆن لەگەڵ مالێکیە دانیش ئەمە لەگەڵ گۆڕان و هەموو لایەنەکانیشە دانیش. سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە عەدنان لە کەڵکەوە سڵاو لە بێ کاک عەدنان فەرموو. سلام علیکم. زۆر سپاس دەکەین کاک عەدنان. باشی کاک. سپاس دەکەین کاک عەدنان. گوێمان لێتە کاک عەدنان بەڵێ فەرموو. باشی. والله بەس دەتمان باسی پێشمەرگەش بکەن پێشمەرگە. بەڵێ. بەداخەوە پەیوەندەکەی کاک عەدنان بچڕە بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان بەردەوامی لە وەرگرتنی بۆچوونەکانتان. کاک حەمید لەگەڵماندایە لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. هەموو کاتێکت کاک حەمید. ئەگەر تەوەرێکی زۆر گرنگە دەست خۆش بۆ تەوەری بەرنامەکە بەڵام ئەگەر کەمێک کاتەکەم زیاتر ئەگەر بەشی دەکرد. فەرموو کاک حەمید کاتی زیاتر دەدەینێ بەڵێ فەرموو. دیارە حیزبە کوردستانیەکان مافی خۆیانە بانگەشەی هەڵبژاردن بکەن بە شێوازێکی دیموکراسیانە و سەردەمیانە چونکە ئەو لێدانانە شۆڕ دەبێتەوە بۆ ئەندام و لایەنگیرەکانیان یعنی دەبێت ئێمە تێبگەین لە هاوڵاتی یعنی بەهەرحاڵ هاوڵاتی ئەندام و لایەنگیری و حیزبانەش دەگرێتەوە کاکە خۆوانە بەدەرنین و پێویستە لە ئێستادا لە هەموو کاتێک بتوو بێن لەو هەموو قوربانی و ماڵوێرانی گەری کوردستان بگرن ئەوانەی کە دەستمان کەوتۆ پارێزگاریان لێ بکەین وەکەم و کوڕیەکان چارەسەر بکەین چونکە پێچەوانەیەوە وەک دەڵێن دەست لە گوناه درێژتر بەدەستی بەتاڵدیسانەوە خۆمان فرێت دێنەوە بەرەوەی مێژوو و لە ڕابردوودا هەموو حیزبە کوردستانیەکان دەبێت ئەوە بدان ئەزمموی تاڵیان هەیە با دووبارە نەبێتەوە کە ئەو کاتانەی دەچون تۆپ و هاوەن و ڕاجیمۆ کاتێشان بکرێت دەگرێت لە دژی یەکتری. سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە. کاک ڕەئوف لە سلێمانیەوە فەرموو کاک ڕەئوف. ئەو کاتێ باش هەموو کاتێکت کاک ڕەئوف. وەڵام لەڵام قوڕ بەسەر ئەو میلەتەی کە بەتەمای ئەمانەیە تاکو دوێنێ دیکتاتۆر و ئەم بۆ پیاوی پیاوانەیە سەرڕەزنێ و تاکو دوێنێ سەرڕەزنێ و دوور بە دوور کەچی دوێنە هاتە هەولێر بۆیان داخست فەرشی سوور ئەم کاتەوە هەموو کاتێکی باش. وڵی عزیزەکە من پێم وایە سیاسەتمەداری ئەم وڵاتە بە سیاسەتمەدارنین هەموو شتەکەن بە سیاسەتمەدارنین. ئەی باشە ئەگەر ئەمانە سیاسەتمەدار و شارەزان لە بواری سیاسە ئەیانەوە خزمەت بە میلەتەکەی ئەوان شەڕە قسە یعنی چی ئەگەر من هەڵەیەکم کابرایەکی نەزانم و نەخوێنەوار و کابرایەکی سەر وەکو خوانن سەرشەقامم ئەگەر من هەڵەیە بکەن ئەبێ ئەوان ڕاستم بکەن نەک خۆیان هەڵە بکەن هەڵەی ئەوان بە ئێمە ڕاست ناکرێتەوە بەڵام هەڵەی ئێمە بۆیان ڕاست دەکێتەوە. من داوایان یەکەم بە هیچ جۆرە شەڕە قسە نەکەن با تای هەڵبژاردنیش نایانگرێ بەس داوا لە بەڕێزان و خۆشەویستان و هەوڵاتانی ئەم وڵاتەکەم بە هیچ جۆرە بە هیچ جۆرە خۆیان بۆ حەزب بەکوژنێن ئەوان دوایی شانازیەکەن دافایە شوێنان ڕستوە شوێنەکە شوێنی کوڕی من و کوڕی تۆ کوڕاوی ترە کەس بە قسەیان نەکا و شەڕی ناخۆجارێکتە ئیمێدەوارم. کاکتاها لە کەرکووکەوە لەگەڵماندایە فەرموو کاکتاها. سڵاو لێ بێ کاکتاها فەرموو. کاک شوانگیان ێوارە باش دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم ێوارەت باش کاکتاها دەستە خۆش بێ خۆی لە ڕاستیات کاک شوانگیان هاتنی جەنابی مالیکی ڕئیس وزەرانی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەمە شتێکی بەڕاستی گرنگە بۆ کوردستان چکە لە دنیای سیاسەتا خۆمان هەمووشمان لای هەموومان ئاشکرایە کە سەردانکردنی ڕئیس وزەرای هەر وڵاتێک چ فەرشی سووری بۆ داخەنیان شتێکەمە
بەداخەوە هیوادارین کاک تاها بتوانێت بەشداری کاتەوە لەگەڵماندا. شیرین لە زاخۆ وەسڵاو لە بێ شیرین خان فەرموو. الو ایباری باش. ئێوارەت باش شیرین خان. برنامه هوا بروسی برنامه که جه خدایه سبارت بابت اوا یا باشه هر حزب لیست که سبا خوب پشت داری کل بجارت نداگرده اوا یا باشه گه حزب ایوان سنگاوی چنده یا دوی که برای خواهد بان بعد پسا اول شهر درونی یکی شهر که درونیه خاصتا بوبیناری بزگر گیانده زگلک تندو تیجی تینا گوتن اول شهر که درونی بوبیناری ومن پیشنهاد آیا بو برنامه هواج هاگر دلی فهبت برنامه که میتونه خارج جور بیر بکوه اگه بیشتر کار کرد گارده تی برنامه حتی نکمنای تا ای که روشنبیره که دوباره با دیناتی برنامه دا کرد میوان اگر ایوی چنده چنه و گلک برنامه هواج همین یکی چه اپوزیسیون چارچوب بازمه که داره همین دوباره سلیمانی تنه اپوزیسیون کانال هواج واسونه بس خالقی ویدا براتینن ان یا جان اون بو تفکر کانال هواج ایش بتیابد روشنبیره دوباره با دیناتی برنامه خدا بکنه میوان نه سپاس بۆ شیرین خان لە زاخۆ سپاس بۆ ڕخنەکانە دیارە وەک ئێمە ئاگادارین بەرنامەی دووجار بیکرێت لە ئێستادا لە هەنگاوی نوێیدا ئەوەیە کە لە هەولێری پایتەخت بتوانێت لەوێت چەند بەرنمەیەک ڕووماڵکە بۆ ئەوەی هاوسەنگەکە بپارێزە لە نێو ئەوەی کە هەندێک لە ئەو کەسانی کە بەژایی دەکەن لە بەرنمەکە لە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی کەسانی تریش بتوانن لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بەشداری بکەن و سپاس بۆ شیرین خان کە پێی وایە دەڵێت دەبێت کەسایەتی ڕۆشنبیری بادینانیش بێن قسەی خۆیان بکەن لەبارەی هەندێک لە تەورەکانەوە. عومەر لە هەولێرەوە فەرموو کاک عومەر. باشی برا. زۆر سپاس دەکەین کاک عومەر. لەسەرێ من کاکە من بەنسبەت ئەو برادەرەی سلێمانیەوە قسە دەکەم. بەڵێ کاک عومەر. دونێ برادرێک تەلەفۆنی کرد لە سلێمانی على اساس كاك مسعود نا اشتي وك اشتي ونا شرشي وك شرع بلام امن دريم نا اشتي بدس خويتي نا شرش بدس خويتي تدقي بلا كاك عمر حتى يساهيسي بخوينا كردوا بلا ابرايك رمزك وكارتونك سپاس بۆ کاک عومەر لە هەولێرەوە بەڕێزان هیوادارین قسەکانمان زیاتر لەسەر تۆرەکە بێت. بێکەس لە چەمچەماڵەوە سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەین کاک بێکەس. وەڵام من ئەڵێم با ئەم حیزب کوردستانیانە چاو بە ڕابردووی خۆیان نەبەخشێنەوە. بەڵێ. جارێکی تر زمانی زبر بەکار نێن بەرامبەر بە یەکتری چونکی ئەمە لە 92 تا ئێستا لە دوای هەڵبژاردنەوە هیچ خۆشیێکمان نەدیوە لە کوردستان ئێمە لە شۆڕش دانیشتین هەتا ئێستا لە هەفتەیەکە 2 ساعت و نیو ئەومانە ئێستا ئەمانە بەتەمان جارێکی تر بەرامبەر بە یەک و قسەی زبر بەکار بێنەوە سەرۆت و سامانی کوردستانیان هەموو لەف کردو و کەس نازانێت چی لێەکەن ئێستا بەتەمان شەڕێکی تر ئەرجیشتێن و لە بینی حیزبەکانە داواکەین هەچ حیزبێک هەچ حیزبێک خزمەتی ئەم میلەتە داماوە ئەکات خەڵک دەنگ بە ئەوە بدات خەڵک ڕوو لە ئەو کەسە بکات کە چاکە ئێمە ناڕین فڵان حیزب و فڵان حیزب داواکەین من خۆم وەکو پێشمەرگەی چێزەکانی هەفتە بڕوام وایە دەنگ بە یەک حیزبێ نەدەم هەتا بەڵێ سپاس بۆ کاک بێکەس لە چەمچەماڵەوە دایکی ئاواز لە هەولێرەوە لەگەڵماندایە سڵاو لێ بێ دایکی ئاواز فەرموو. لە خۆشێتم کاتۆ باش بەڕێز. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم. سپاس دەکەم. برای بەڕێزم بەنسبەت ئەم خەڵکە زۆر گوناحە ئەم خەڵکە ئاگا لێ یەتیمان پێکرێ ئێمە بەبۆی هەتا ئێستا سەرکردەیەکمان نییە کە بڵێن وەڵاهی ئەوە سەرکردەمانە ئەمە کەی وەزع ئەو میلەتێکیایە ئەو خەڵکە هەمووی بڕۆ هەتا دوێنێ بوو لەوە ئەترسان خوایە دوعامانە کرد یا ڕەبی خوایە شەڕی مالیکی و کوردستان دەست پێ نەکاتەوە ئیمڕۆ ئاستیە لەگەڵ دوای بەیانی دەست پێکەنەوە ئەوانەی کە داوای شەڕی براکوژی ئەکەن ئەوانە گرفانیان پڕ بووە گرفانیان پڕ بوو مناڵی خەڵک لە ناوە بن هەر لە بەیانی زووترنێ شەڕی براکوژی بێ مناڵی خەڵکە فەوتێوان سیزەی لێدەن دەرەچنە ڕۆن چ باکیان لەسەر ئەو خەڵکەیە بزانە وەک دیسکەکەی هەیەسیان لە میلەتە کرد تێگەی
ئەمە کەی وەزع خەڵکی تایە ئێمە هەتا ئێستا هیچ شتێکی خۆمان دیار نییە وەکو ماڵێک بێسەر پەرشتیار بێ ئەینە شتمان بەسەر هاتووە ئێستاش بەیانی ببێتە دەنگدان ببێتە شتێک کەس نازانێت دەنگ بەچێ بدە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە هەولێرەوە فەرموو کاک ئەحمەد. السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو. برادر خوشی كم بوي تاوري وصيجان بلام بسيارة كانت حاس كم تجاوب المبدأ تذكر من سيارك محل كما تجاوب من بداية الو بلا كاك احمد قوم عليته فرمو عزيز او كاتك حزب بارتي لا شاخ بو الشارع البشر ولا رجالي باعث اي اوقات اقول أجل قرانا شين داربو بس أو بمبري لكن أبغى حل بطة وكاي كوديان كلمة أنا خلطة قطاريان كلمة لو رجع مع هذا كان زابي ومودة سپاس بۆ پەیوەندەکەت کاک یوسف لە چەمچەماڵەوە فەرموو کاک یوسف. کاک یوسف لە چەمچەماڵەوە بەداخەوە پەیوەندەکەی ئامادە نییە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ئالان نووسیوێتی ئەم کورسی دەسەڵاتە برای لە برا کردووە و ئەم لێدوانانە بەرامبەر بە یەکتر دەمانگێڕێتەوە بۆ ساڵانی نەوەدەکان. هەروەها کاروان سلێمانی پێی وایە ئەم لێدوانانە هیچ زیانێکیان نابێت. ڕووبار لە هەولێرەوە سڵاو لێ بفەرموو. زۆر سپاس دەکەین ڕووبار خان. سپاس دەکەم فەرموو بەڵێ. کاکسوان ئەو میلەتی ئێمە بە هیچ شتێک رازی نییە چونکە کاتێک مالیکی لەگەڵ کووردا کێشەی هەبوو خەڵکەکە یانوت کێشەیەکی سەختی نیوان بارزانانی و مالیکیە بەڵام ئێستا کە لەخوا بەزیاد دەیان سەربارزانانی ئەوێت ئەو کێشەیە چارەسەر بکاتن خەڵک قسە ئەکاتن هەیەنەوێت سەر لە نێوان کورد و حەرەبدا دووبارە ببێتەوە هەر وەکو پێشترێت دوو مانگەر لە ئێستادا بەو زستانە خەرج دەی لە جێی نەبوو هەم دەیانیت لاگوسەر لە نێوان مالیکی و کووردا بیتن بەڵام ئێستا لەخوای بەزای لە سای سەرۆبارزانی ئەوێت ئاستێک لە نێوان کوردستاندا بەرقەرار بکاتن کە لەی جێگا ئاستی ئەوان نیە بەڵام حەیف بۆ ئەو میلەتە کوردەی ئێمە بەڵام بەس بۆ خۆخوشی بۆ هیچ باشترە بۆ هیچ باشتر نییە ئاستی خوازیشی ناوێتن. ڕێزم بۆتان خودە. سپاس بۆ پەیوەندەکەت یوسف لە چەمچەماڵەوە فەرموو کاک یوسف. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەین کاک یوسف هەموو کاتەکەت. خۆشبی بەنسبەت شەڕی ڕاگەاندن ئیستەوە کاکە گیان وەڵڵا ئەمە 4 ساڵە شەڕی ڕاگەاندن لە ینی ئۆپۆزیسیۆن حزبی پارتی ئەکرێ ینی ئەمە هەنین ئێستا نییە بەڵام پارتی مە دوو ڕۆژێکە کەوا جوابی هەنێک درۆدە لەسەر ئاداتەوە خۆ شەڕی ڕاگەاندنی نەکردووە دوو ئەوانەی کەوا ئاڵێن تا دوێنێ مالیکی وە مالیکی هەموو شتەکانی کوردی جێبەجێ کردووە پێشمەرگە ئێستا لەو سنوورانەیە کەوا سوورەری کوردستانە نەوتەکەمانوە ئەڕا بۆ تورکیا و مالکیش چەندی هەوڵیدا نەیتوانی هیچ شتێک بکات بەرامبەر نەوتی کوردستان ئێستا لە ئاخیرە مالکی مجبور بوو هات بۆ هەولێر بۆ دیداری سەبەب بارزانی هەموو ئەوانشی کە ملوڕیەکە لە کوردستانە هەر دەبێ ملکەتی سەبەب بارزانی بن و ئەمە ئەوانش باشی فەرشی سوورەکە و نازانتیوانە ئەوانە بڕابکە چاوێن هەڵایە بەو تەنازولەی کە مالکی کردوێتی بۆ مەسعود بەرزانی بۆ ئێوە ئاڵێن. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئەریا لە سلێمانیەوە سڵاو لێ بفەرموو. سڵاو لە جەنابی کاکسوان. زۆر سپاس دەکەین باوکی ئەریا. فەرموو باوکی ئەریا گوێمان لێتە. وەڵای من لەگەڵ بەڕاستی لە دوای تونتیژانیم بۆ نمونە دوێنێ مالکی تەشریفێ نابووە لێ بەڕاستی من بە شتێکی زۆر شاسی لە قەڵەوە دەم و بە شتێکی باشی سەیرەکەم یعنی بەڕاستی من لەگەڵ شەڕ و لەگەڵ ئەو شتانە بەڕاستی قەت نەزەحەت نەیانین دایما ئاشتی لە پێش هەموو شتێکەوەیە بەڕاستی من زۆر بە شتێکی زۆر شازی لە قەڵەمە دەم و دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم ئەو کۆبوونەوانەوە ئاستیانە تا سەر بێت بەردەوام بن کۆبوونەوەکانیان بۆ زۆر دەستخۆشیان لێ یەکەم بەڕاستی من لەگەڵ وشەی زبرانیم یعنی تا دوێنێک جەنابی سەرۆک سیراعێکە بوو لە بین نێمالیکیەوە یان و لە مەسعەدی خۆیەتی ئێستا دوێنێ ئاشتیکیان دروست کردووە بەڕاستی ئەمە
من لە مەسعادی هەموو گەلی کوردی تایە ئێستا رەخنە لە سەرۆ گەناونە فەرشی سووری وەداخستۆ پێشوازیریەکە ئەی چی بکە شەڕەکە هەروەی ئاشتێکە هەروەی بەڕاستی خەڵ لەو میلەتە حاڵی نازانم چیە. سپاس بۆ پەیوەندەکەت داکی شاڵاو لە هەولێرەوە سڵاو لێبێ داکی شاڵاو فەرموو بەڵێ. بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم و کاک شۆڕ دەستخۆشیش دەسو دەکەم. سپاس دەکەین داکی شاڵاو. ئەگەر بێ و بزانم تەورەکەتان لەسەر تیژی بڵێن کەسانی حزبەکانن یان وەکو بڵێ تیژی لە ئەوانەی کە لە مەسەبی بڵێن مەسەبیان هەیە لە موەسساتەکان. ئێمە کە وەکو هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین کە چەند ساڵەکە بڵێن ناخۆشیمان دیتە لە دەست حەزبی بەعەز زۆرم پێ ناخۆشە ئێستاکە کە ئەو حزبانە خۆی حەزب دروست بوون چیە حەزب دەبی خزمەتی میلەت بکات. حەزب کە دروستە بێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیە بەس لای ئێمە دیارە شتەکە عەکس بۆستەوە. لەبەر ئەوە داوا دەکەم لە هەر کەسێک کە بە ناوی حەزب یان حزبێکی داناوە بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتی بکە لەو وەختە ناسکە توندەتێژی بەکارنێنی. نا بڵێن با قسەکردن نا بڵێن لە گفتوگۆ نا لەسەر فێسبوک نا لەسەر توێتر چونکە ئەوە هیچ خزمەتی میلەتی کورد ناکات. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باخەوان لە سلێمانیەوە سڵاو لێبێ فەرموو. سڵاو لە خۆشت. زۆر سپاس کاک باخەوان. زۆر سپاس وەڵا گە ڕێگام بدەیت تۆزە لەسەر بابەتەکە بدوێن دیارە من لەگەڵ جۆرێک لە تونند و تیژی نیم بەچتی نامێت لەسەر تونند و تیژی بکەم بەڵام ئەو پەیجانەی کە با بڵێن کۆمەڵە کەس با بڵێن تعلیق یان کۆمنتەدا حەقیقەوەیە بەڕاستی مافی ئینسانە تۆ ئەگە بتەوێت ڕێی خۆت دەربڕی بە هەموو وڵاتێکی دیموکراسی ئەگە بتەوێت دیموکراسی بستەپێەوە شتێکی زۆر زەراسایە بەس من پێم خۆش بوو باسەوە بکەم بەڕاستی هەم دووفاقیەک کە هەبوو بەڕاستی ینی جۆرەکە هەم سەرۆکی هەرێم جاران توندی تیژی با بڵێن حکوومەتی عراقی با بڵێن نوری ماریچی بە دیکتاتۆر و بە کۆمەڵێک وەصف باسەکرد بەجددی یعنی ئێستا کە تۆ با بڵێن کە خۆ پێشوازیکردن لە سەرۆک وەزیری عراق شتێکی زۆر زۆر ئاسایە بەڵام ئەبێ هەندێک شتیش ڕەچاو بکەین ینی بەجددی من پێمە ئەوانەی کە کورد داوای کردووە ئەگەر باسی نەوت بکەیت بۆ تورکیا بڕوا ئەوە نەوتی هەرێمی کوردستان دیارە کە نەوتی هەرێمی کوردستان شەفاف نییە و کەسیش نازانی داهاتەکەی بۆ چی یعنی. کاک محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. باشی کاکە گیان. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. سپاس بۆ بەڕێز سەبارەت بەم بانگەشە و لێدوانانەیەم بەرپرسانی کە کەوتۆتە ئاراوە لە تەلەڤیزیۆنەکانم لە فەیسبوکەوە. کاک محەممەد پێت وایە بانگەشەن ئەم لێدوانانە؟ هەمی بانگەشەیە کاک هەمی بانگەشەیە بۆ هەڵبژاردنەکان و لایەنەکانی خۆیان کە ڕایان کەشتنەوانێ پارتی لە هەولێرە و ژمورەی خۆی کە بینی تۆزە لە خۆی ترسالەوەی کە دەنگ نهێنە یەکێتی ئەو جمهوری لە هەولێر کۆ کردەوە پارتی ئەوانەی ترسا و یەکێتی لەم لاو عینەشت و لەلایەکی دیریشەوە کاکە گیان سێرەکەی ئەمە هەر هەمووی هۆکارێکە بوو ئەوەی کە لە ئەم وڵاتی ئێمە لەم شاری ئێمە سێرەکەی ئەزمەیەکی زۆر گەورە دروست بووە لەلایەکەوە عەرزە نافرۆشی خانوو نافرۆشیە ئیش وەساوە کەسابەت وەساوە ئەگەر ئەمان ئەم ئیشە نەکەن بۆ ناچێتە سەرەوە. هۆکاری تریشان زۆر زۆرە تر مەجموعەیەکی تری ماوەیەک تری خەنە ناو بازاڕەوە بۆ کێشەی تر دروست بێ و خەڵک ئەوەی تر مەشغوڵ بێ بە ئیش و کاری و ڕۆژانی خۆی و نەیپێژێتە سەر ئەم یەکێتی و پارتی و بەس وەڕەزمە. سپاس بۆ پەیوەندەکەت پەنا لە هەولێر و لەگەڵماندایە سڵاو لێبێ فەرموو. پەنا لە هەولێرەوە؟ کاتتان باش. زۆر سپاس دەکەین پەناخان. دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم. سپاس دەکەین. بەڕێزم بەنسبەت ئەو حزبانەوانە وڵایە و ژیانی ئەلەکان وڵی ئەوە قەت ئازادی نییە قەت دیموکراسی نییە چ ژیانێکە یعنی توانین چەند کەسانە دەیکڵن دیموکراسی و ژیانی ئازادە و دەوان هەیە سەرکردەیەکەکە بە شەرێک خۆی ژیانی شتێکی لێ بە غەرامە شەکریە نەم ژیانەیە ئەوە کە بمری ئەڵێن خوا نەجاتی بوو لە دەزەم ژیانە چ ژیانێکە بڕۆ تەنەها گەنجەکانی لە زیندانەکانە داڕزان بەبێ سەبەبێت تەنەها گەنجەکانی مفلیس لەو جادانە سوڕێتەوە بەبێ ئیش و بەبێ کار یعنی چ ژیانێکە کوردی تایە ئەوەی لە کورد ڕووی داوە هەتا ئێستا لەسەر دەردەکانمان ڕووی داوە لە هیچ وڵاتێک نەدراوە کە بنیشمان پارەیە کە بنیشمان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان بەڵێن لە سلێمانیەوە فەرموو کاک بڵێن. دەستخۆشی بەرنامەکەت یەکەم بەڕێجە سپاس دەکەین کاک بڵێن.
زۆر سپاس دەربارەی بەرنامەکەتان بەڕاستی بتێنێتێ هەمووی دیارە چەند ساڵم ململانەیەم حیزبانە هەیە هەمووی بۆ پارە و داهاتەکە یعنی ئەوەی ڕێناکەون تەنها ئەوان کێشەیانە پارە و داهاتی ئەو وڵاتەیە نەوتی ئەو وڵاتەیە ئەگەر لەسەر ئەوە کۆک بن هیچ کێشەیەکیان نییە بەڵام لەسەر ئەوە کۆک نەبن نەوت نەڕوا بۆ تورکیا و مالیکی نێڵێ و دیکتاتۆرە مالیکی ئەگەر نێڵێ بەڵام ئەگەر ڕێیان پێ بدا هەموو شتێ باوەتی خۆیان بێ مالیکی دیکتاتۆر نییە کابرایەکی زۆر شیاوە لەگەڵ یانە گونجاوە بەڵێ کاک بەڵێن سپاس دەکەین لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕزگار زێباری نووسێتی من نازانم ئەو حیزبانە بۆ ئەوەندە دژی پارتین کاتێک پارتی داوای لابردنی مالیکییان کرد هەموو حەزبەکان خۆیان لەو مەسلەیە دەجزیەوە و دەیانوت شەڕکردن لەگەڵ بەغدا زیان بە هەرێم دەگەێنێت بەڵام کاتێک وەزع بەرەو هێوربوونەوە دەچێت دیسان هەر لە دژی پارتین و بە تایبەتی سەرۆکی هەرێمن مستەفا دۆسکی دیارێک قسەکانی لەسەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە دەڵێت لە سیاسەتدا دژمنی تاسەر و دۆستی تاسەر نییە بەڵام بەرژەوەندی تاسەر هەیە من لەو بڕواایەدا هەموو کێشەکان بە گفتوگۆ و دیالۆگ چارەسەر دەکرێن نەک بە شەڕ بەڕێزان تاس بینێ هەرشاد و بەختەوە ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن